سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان، کومیتەی ناوەندی کۆمەڵە بڕیاری بەڕێوەبردننی کۆنگرەی هەژدەهەمی کۆمەڵەی دەرکردووە. ئێمەش لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە زنجیرە بەرنمەیەکمان دەبێت لە ژێرناوی تایبەت بە کۆنگرە تا بابەتەکانی پەیوەندیدار بەم کۆنگرەوە بخەینە بەرباس و گفتوگۆ. لە یەکەمین ئەڵقەی ئەم بەرنمەیەدا داوامان لە کاک حەسەن ڕەحمانپەنا کردووە ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بێتە ئستودیۆ وەڵامی چەند پرسیار بە ئێمە بداتەوە. لەگەڵمان بن. کاک حەسەن، سەرەتا بەخێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆی کە بەشداری لەم بەرنامە تایبەتەدا کرد. پێم خۆشە پرسیاری وەڵ ئاوا دەست پێ بکەم. لەوانەیە گرنگترین پرسیار کە بێتە پێش بۆ هەر کۆنگرەیەکی کۆمەڵە، لەوانەش کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ئەوە بێت کە ینی ئەم کۆنگرەیە لە چەهلومەرجێکی سیاسی و کۆمەڵایەتیدا بەڕێوە دەچێت. ئەم پرسیاری ئەومان بالێرەوە دەست بێت. منیش سەرەتا سڵاوم هەیە بۆ بینەرانی ئەم بەرنمەیە، هەروەها ماندوو نەبینی لە ئێوە هاوکارانتان. تاوجێگایی بە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە دەگەڕێتەوە. دەبێ ئەوە بڵێم کە کۆنگرەیەکە دەبوو لانیکەمەکەی 2 ساڵەوە پێشتر بگیرایە، بەڵام بەهۆی کێشە و ناخۆشیەکانی ناو حزبی کۆمۆنیستی ئێرانەوە ئەم کۆنگرەیە دواکەوت و ئەوە لە وەختی گوزەراوە. ئێمە زۆر حەولیشماندا چەند جار هەوڵماندا کە کۆنگرە بەڕێوە بچێت، بەڵام بەداخەوە بەدەلیلی ئەو شرایەتەی کە خۆڵقا بوو لە خودی حیزبە، بەدەلیلی ئەوەی کە معمولەن کۆنگرەکانی ئێمە هەرکامیان بە فاستەی ساڵێک دوای یەکتر حدودەن دەگیرێن، یا هەر فاستەیەکی ئەوەندەی یا جاری وا بووە یەک دوو جاریش کۆنگرەکان بە یەکەوە گیراون، بەڵام بەدەلیلی ئەو خەلەلەی لە بەڕێوەچوونی کۆنگرەی حیزبی کۆمۆنیستی ئێرانە دروست بوو، ئێمە نەمانتوانێت ئەو کۆنگرە لە کاتی خۆیدا بگرین و نەهایەتەن ئێمە بینیمان کە ئەم هاوڕێیانەی تر بەنیاز نین کۆنگرەی حیزبی کۆمۆنیست بگرن. هەرەوە بووی تر ئێمە بڕیارماندا کۆنفرانسی دەرەوەمان گرت، کۆنگرەی کۆمەڵە بەڕێوە دەبین و هەروەها لەو فاصلەیەشدا دوای کۆنگرەی کۆمەڵەیش ئێمە لە تەدارکی کۆنگرەی حیزبی کۆمۆنیستی شتین بە ئیتیکا بە داخوازی زیاتر لە 70% ئەندامانی ئەو تشکیلاتە کە ئەوە زۆر تەبیعی و ئەساسنامەیەکە ئەوش بکرێت. ئەوە بۆ لە حەزەوە. بەو لە حەزی دیکەەوە ئەم کۆنگرەیە وەک هەر کۆنگرەیەکی دیکە دوو بەش لە گزارشی هەیە. بەشێکی گزارشێکی سیاسیە. ئەم گزارشە سیاسیە ئێمە هەوڵمانداوە لە ئەوزاعی جیهانیەوە دەست پێ بکەین، ئەو هەلومەرجەی کە ئێستا دنیای سەرمایه‌داری تێدایەتی و ئەو بنبەستانەیش کە دنیای سەرمایه‌داری تێدایەتی و لە هەمووشی گرنگتر لەو ڕووداوەکانی ئەم 1-2 ساڵی ئەخیردا بە تایبەت کۆرۆنا سەرڕای ئەو هەموو ئیمکاناتی علم و زانست و پزیشکیە هەیە کە سەرمایه‌داری بە شێوەیەکی سوودخوازانە چۆن بوو بە باعثی ئەوەی کە گیانی بە ملیۆنان ئینسان تێدا بچێ، بە ملیۆنانی ئینسان تووشی ئەم بەڵاو موسیبەتە ببن لە سوورەتێکە ئەوەندە ئیمکانات هەیە کە بەری بەوە بگیرایە و ئیمکاناتیان بنایەتە خزمەتی زانست و علمەوە بۆ ئەوەی کە نێڵن ئەو زەربە و تەلەفاتە عەزیمە ئینسانیە لە کۆمەلگای بەشەری بکەوێت. بەڵام چاوچنۆکی سەرمایه‌داری ئەوەیە کە هەموو شتێ لە پێناوی بەرژەوەند و مەسلحەتی ئابووری خۆیدا دەبینێتەوە. هەر لە گزارشی ئاکسفام و ئەوانەدا هاتبوو کە لە ماوەی ئەم یەک ساڵی 2021دا کە ئاخری ساڵ گزارشێکی ساڵانە دەدەن، سەروەتی کۆمەڵێک لە میلیاردێرەکان 30 بەرابەر زیادی کردووە. ئەوە لە مقابلی چدایە؟ لە مقابلی ئەوەدایە کە فەقرێکی عەزیمی کۆمەڵایەتی بەسەر کۆمەڵێکی زۆری میلیاردی لە خەڵکی ئەو کۆمەلگایەدا هاتووە. ئەو گزارشە تەوزیحی ئەوانە دەدات، دواتر دەڵێت کە لە مقابلی وەزعیەتی مەوجوددا خۆڕێخستن، خەباتکردن، مبارزەکردن ئەمرێکی حاشا هەڵنەگرە و بەدیلێکیش کە لە ڕوانگای ئێمە وەکو کۆمۆنیستەکانی ئەم سەردەما کۆمۆنیستایکی انقلابی پراتیک هەیە، هیچ شتێک نییە غەیر لە بەدیلی سۆسیالیستی. تەوزیحی ئەوانە دەدا. دێتە سەر وەزعیەتی مەنتەقە، باسی سووریاکە، باسی عێراقەکە، ئەو شوێنانەی کە پەیوەندیان بە ڕووداوەکانی ناوخۆی ئێران و مەنتەقەوە هەیە و بە تایبەت ئەوەشی کە جمهوری ئیسلامی تەداخولیان تێدا دەکات و هەروەها مەسئلەی کوردیش تێدانە مەترەحە، سووریەیە، عێراقە، تورکیەیە و باسی ئەو مەنتەقان و تایبەتمەندیەکانی و ئاڵۆزیەکانی دەکات و قسەی دە ڕێگا چارە دەکات لەسەر ئەوانە. دێتە سەر وەزعیەتی ئێران، ئەو زاحواڵی ئەوڕۆ باسەکات، ئەو بوحرانەی کە هەموو جمهوری ئیسلامی گرتووە، هەمووی ئەوانە باسەکە شیکاری بۆ کات، باسی مبارزات و ئەترازاتی چەند ساڵی ئەخیرەکات لە کۆنگرەی حەڤدەوە تاکو ئێستا و بە وردیە چێتە سەر ئەوانە فاکت و فاکتۆرەکانی دەخاتە بەردەسی بینەر و بیسەر کە دوایی بڵاویش دەبێتەوە هەر بە ماوەیەکی کورت دوای خودی کۆنگرە. دواتر دێتە سەر کوردستان، تایبەتمەندیەکانی کوردستان باسەکە، مەسلەی ملی باسەکە، مەجموعەیە قەرار و قەتنامە هەیە لەو بابەتانەوە. ئەوە لە واقعدا کۆنگرەیەکە کە بە باوەڕی من غەنایەکی زیاتر دەدات
بە بۆچوون و بە هەڵوێستەکانی کۆمەڵە تەتقیقی زیاتریان دەکاتەوە و ئەرکەکانی ئێمەش دیاری دەکات لە دەوری داهاتوودا لە رابطە لەگەڵ مثلەن جەرەیانی چەپ لە کوردستانە کە ئەو جەرەیانە لەواقعدا کۆمەڵە هێماکەیەتی و ئەوە چ بکرێ بۆ ئەوە ئەوانە باسەکە کۆڵبەر مشکلاتی کۆڵبەران ئەتیاد مەسئلەی ژنان هەمووی ئەوانە جوزی ئەو شتانیانی لەواقعدا بە باوەڕی من یەکێ لە کۆنگرە لە باری سیاسی و تەشکیلاتیەکەیەوە بە گزارش کە گزارشی تەشکیلاتیەکەشی بە وردی کاری ئۆرگانەکانی تەشکیلات باسەکە ئەو کەند و کۆسپانەی کە لە عرضی ئەو چەند ساڵەدا کە کۆنگرە نەگیراوە بە تایبەت دوای کۆنگرەی هەفتە و بە تایبەتی تریش کە بەشێک لە ڕفیقانی ئێمە دروستیان کردووە بۆ ئەو تەشکیلاتە باسی ئەوانە کە دەیخاتە بەرباس و لێکۆڵینی خاتە بەردەستی کۆنگرە تەبعەنەوە گزارشی کۆمیتەی مەرکەزیە بەڵام کۆنگرە لەسەر هەمووی ئەوانە ئیسار نەزەرەکات بڕیار و قەتنامەی هەیە پەسەند دەکرێت و من پێم وابێ کۆنگرەیەکی بەدەستکەوتە بێ پێم وابێ کۆنگرەیەکی پڕناوەرۆکە لە باری سیاسی و لە باری ڕێکاریش تەنانەت بۆ خودی کێشە و ئاڵۆزیەکانی ناو خودی حزبی کۆمونیستی ئێرانیش بڕیارنامەیەکە کە وەختی خۆی ئێمە لە پلەنۆمی نۆدا تەسویمان کرد پێداچوونەوەی کیشمان بەوە کردووە بۆ دەربازبوون لە وەزیەتە کە بەداخەوە لەواچێ ڕێگایکی دەربازبوونیش نەمابێ هەرچەند بەڵام لەسەر هەمووی ئەوانە قسە کراوە بۆ یەک کۆنگرەیە کە لە باری سیاسی و تەشکیلاتی و کاری بۆ کراوە ئامادەسازی بۆ کراوە و حولیش دراوە کە بەشەکانی جۆراوجۆری تەشکیلات تێدا بەشدار بن و من مدەوارم ئەو دەستکەوتانەی کە ئەو ئینتزارێش کە کۆمیتەی ڕەهبەری کۆمەڵا هەیەی پێی بگەین بەدەست بێت و لە داهاتوویشدا هەر ئێوە لێرەوە ئەسناد و بەرگەنامەکانیشی بڵاوکەنەوە. زۆر باشە کاک حەسەن هەرو خۆتان ئاماژتان بە بارودۆخی ئێران و بە تایبەت کوردستان و ناوچەکەشدا هەم باسی گرنگی سیاسیەکەی و کۆمەڵایەتیەکەش پێم خۆشە بزانم چه ئەرگەلێک بەستنی ئەم کۆنگرەی بەستوانی پێویست دەکات چه ئەرکێک بوو بە باوەڕی من دوو ئەرک بوو یەکێکیان لەباری وەزعی منتەقەوەیە ئێمە لە منتەقەیەکی پڕ لە ئاڵ و گۆڕ و پڕ لە ئاخێز و پڕ لە حەدەس و ڕووداوهایەکەن کە نازانی چی بەسەر دێت ینی ئێستەمتون بشای وەزیەتی عێراقکە وەزی عێراق ئەوە خەریکن پارلمانیان کۆبوونەوەی هەیە خەریکن سەرۆکی پارلمان و ئەوانە هەڵبژێدراوە کێشەیەکی قوڵ لە بینی ئەوانەداە هەشتی شعبی لەلایەکەوە هەڕەشە دەکات کێشەکانی نێوانی ئێران و ئەمریکا لێرە ڕنگدانەوەی جۆراوجۆری هەیە تەداخلی جەریاناتی تر هەیە ئەمە بە معنایەک ئێمە تەشکیلاتی بەشی عەلەنیمان لەو منتەقەدایە بێژگە لەوە مۆزوعێکە کە بە سەرنوشتی ئێمە و بە سەرنوشتی خەڵکێک مربوطە بێتەوە کە لە منتەقەیەدا مەسئلەی کوردستانە ڕێگاکارەکان بۆ ئەوە چیە چارەنووسی ئەم خەڵکە چی لێ دێک ئێمە خۆمان بە هاوچارەنووس زانین لەگەڵیان ئەوانە وەزعەتی ئێران کە باسمان کرد داهاتووی جمهوری ئیسلامی کە ئەمڕۆ کە جمهوری ئیسلامی لە بەرامبەر قەیرانێکی قوڵی ئابووری و سیاسی و کۆمەڵاتیدا قەراری گرتووە بۆیە بۆ هەر حزبێکی جدی خۆنوێکردنەوە جوابدانەوە بۆ مەسائلانە بە کۆمەڵێک لێکدانەوەی سیاسی بۆ معنایەشیکردنەوە بۆ ئەمانە کە مسەوە بێ کە لە کۆنگرەیەکا بڕیاری لەسەر درابێ کە ئەندامانی ئەو حیزبە پێی متعاهد بن کە بە ئەرکی خۆیانی بزانن کاری بۆ بکەن و کۆمەلگا قەزاوەتی لەسەر بکە بڵێ ئەوەتان باش بوو ئەوەتان زعفی بوو ئەوە کەم بوو ئەوەتان کەم بوو ئەوەتان زۆر وت بە هەمووی ئەوانەوە بەو لە حەزەوە زەروریە کە ئێمە پیاچوونەوەیەک بەو ئەو زەعەدا بکەین و سەردێڕی سیاسەتای خۆمان دیاری بکەین بۆ 2 ساڵی دیکە ئەوە مهم بوو جەمبەیەکی تری تەشکیلاتیە 2 ساڵ لە ئەندامەتی کومیتەی مەرکەزی ئێمە گوزەراوە ئێمە لەو بابەتەوە خۆمان بە ڕەخنەیە زانین لە خۆمان و لە کۆنگرەی شەهر عینی ئەوە دەڵێن کە ئەوە تەحمیل کرا بە ئێمە بەڵام لە ئێمە بەولاترۆ خودی کومیتەی مەرکەزی حیزب ئەوە شەشیشی تەواو کردو بۆ 7 ساڵە چێ سابقەی نەبووە لە جەریانێکی کۆمۆنیستیە ناتوانێت بەخۆی بڵێ من خۆم ناخەمە معرەزی قەزاوەتەوە بەڵام بە ئەعتباری 7 ساڵ لەوە پێشکەڕێیتان بە منداوە ئێستش من 75% کومیتەی ناوەندیم ئەمە هەڵەیە ئەمە نیشتی ئاوا لە هیچ جەریانێکی کۆمونیستی ڕاستەقینە چەپ دەزانم جەریاناتی سنەتی تەرەفدارانی شۆرەوی ئەحزابێک کە خۆیان بە لەو منتەقەدا بە قەولی خۆیان بە خۆیان دەڵێن سوسیال دموکرات بە 10 ساڵ و 15 ساڵیش کۆنگرەکانیان ناگرن بەڵام ئێمە یەکە مدعین بە کرێکاران مەجمعی عمومی دروستکەن شوراکانتان دروستکەن لێپرسینەوە بکەن مانگێ جارێ مەجمع بگرن نوێنەرانتان هەڵبژێرن و لایەن بن ئەگەر تەخەلوفیان کرد لایەن بن ئەگەر باوەڕتان پیان نەبوو لایەن بن بەڵام خۆمان کۆنگرەکەمان دوای 7 ساڵ بگرین ئایا کونێ و کرێکارە باوەڕەکە بۆ ڕاهبەریە بۆی نابێ بە پرسیار
ناڵێ ئێوە چۆن ئەو ڕەهنمودانە بە ئێمە دەدەن و دوایش دەڵێن لە مساحبەیەکە دەبیری کومیتەی جرای جا ئێمە کۆمونیستی وەکو خۆتمانی وەکو خەڵکی وەکو خۆمان دروستکەین یەکدەتێ خەڵکی وەکو خۆ دروستکەی بۆ ڕەوشی کارە دروستیەکەی ئاوا دروستە بێت ناوێت نایێتەوە لەگەڵ تاریخی ئێمەش جا بۆ یەکانێ بۆ ئێمە بەو جەمبەیشیوە مهم بوو بە جەمبەی تەشکیلاتیەکەی و جەمبەیەکی کومیتە مەرکەزی خۆی تازە بکاتەوە ممکنە بحینێ من خۆم کاندید کرد یان نەمکرد ئەگەر کردم ڕێیان پێنەدام ڕێیم نێناوە چ دەکەم من شعاب دەکەی لەم تەشکیلاتە دەمێنمەوە کارەکەم فعالیەتەکەی بۆ یەکانێ ئەمانەیە پای ئەو سنەتی ئینشعابیش لەسەر اختلاف ئێمە دەمانوێت لەو کۆنگرەیەدا بەڕاستی تا و جێگای بە ئێمە دەگەڕێتەوە بڵین تەواو بوو کاکەجیان دەکرێت لە حزبێکە اختلافیشت بێ بمێنیتەوە تێدا کاریشی تێدا بکەی فعالیتیشی تێدا بکەی هەر نەبوو خۆ خڕخینەکە بڕۆ تۆ حزبێکی تر دروستکە بڕۆ فەوری ناوی ئینشعابێک و ناوی فڵانێک و ئەوی لێمەنێتر چۆ ماوەیەک بیر بکەرەوە چۆ ئیسراحەت بکە چۆ فڵان کە هەزار ڕێگای تر بۆ جۆرەشان بۆی بەو لە حەزیشەوە بە باوەڕی من مهمە کە کومیتەی مەرکەزی خۆی بینێتە معرەزی قەزاوەتی لەسەر بکرێ گزارشی کارکردی خۆی بدات ئەندامانی ئەو تەشکیلاتە کەسانێکی دیکە خۆیان هەڵدەبژێرن حەقی خۆیانە کەسانی خۆیان هەڵنابژێرن حەقی خۆیانە دەبێ ئەوانە زۆر تەبیعی و نۆرماڵ وەربگیرێ کومیتە مەرکەزی نابێ ببێ بە موقعیەتێکی بانتر کومیتە مەرکەزی ینی کارکردن ئێمە وەختی خۆشی مەسەلەن لە کۆنگرەکانمان من لە بیرمە زۆر جار بوو قەتنامەمان دەهێنا کە کاکی کومیتەی مەرکەزی کۆمەڵە دەبێت لە کوردستان بێ بارها قەتنامە لەو بابەتەوە هاتووە حزورت پەیدا نەکردووە دەیدیتەوە ئێستش مدعی دەبی لە سەرکاری کۆمەڵە نایێتەوە لەگەڵی نایێتەوە بۆ یەکانی ئەو ئەعزایە دەبێم ئەو مەجالیان ببێت کە قەزاوەتکەن هەم لە باری سیاسی هەم لە باری تەشکیلاتی قەزاوت بکەن و ڕێی و نەزەری خۆیان بڕن ئەو ئیمکانە ئەوە حەقی تەبیعی و ئەساسنامەی ئەوانە ئێمە ناتوانینەوەکەن بۆیە کاتمان گوزەراوە بەو لە حازەیشەوە تازەکردنەوەیەکی زیاتر و خوێنێکی تازەتر لەناو خودی کومیتەی مەرکەزیە لە ئۆرگانهای تەشکیلاتیدا و هەر کۆنگرەیەکی ئێمە معمولاً شوڕوشەوقێکیشی بە دوای خۆی داهێناوەوە خەڵکیش جامعش قەزاوەتی کردو لەسەر من بەو لە حازیش و بە لە حازی تەشکیلاتیشەوە زەرور بوو کە ئێمە کۆنگرەیە بکرین زۆر باش کاک حەسەنی و باسی اختلافتان کرد ئێمە هەمومان هەر بۆ خۆشمان دەڵێن تایبەت هەموو ڕفێقەکانمە ئەم قسەیان کردو و بیستمانەکە دەڵێن اختلاف شتێکی عادیە باش ئەگەر شتێکی عادیە واقعاً اختلافی نەزەر ئەگەر سیاسی بە شتێکی عادیە حیزب زیندوو ڕادەگرێت ئەگەر واقعاً سیاسیە سیاسی ژنیە من پێم خۆش بزانم نظری ئێوە بزانم ئەم اختلافاتان ئەگەر شتێکی عادیە بۆ دەکەوێتە قەیران و جیابوونەوە پێم خۆش ڕای ئێوە بزانم لەسەر بە نظری من اختلاف لە حزبێکە عادیە اختلافی سیاسیش عادیە اختلافی تەشکیلاتیش عادیە بەڵام ڕەوش‌هایە کە لەو ماوەیەدا بەکاربرا ئەوانە نەعادی بوون ئەوانە ئەو کێشانی بەبوون بەسگەیان ئەوانە کە لەگەڵ هەر کەسێکا مەسەلەن من ئێستا لەگەڵ تۆ قسەیەکت کرد دانومان بەیەکەوە نەکوڵا فەوری گرایشە بخەمە ناو چاوت تۆ بە من بڵێ ئەوەی دری فەوری کۆمۆنیزم و ناسیۆنالیزم بلشویک و منشویک چەپ و ڕاست فڵان ئەوانە وای کرد لەو فەزایە ئەینا هەر ئەو بلشویک و منشویکانە کە ئەسڵەن اختلافیان لەسەر شتێکی ناو ئێمەدا ئەوە نەبووە لەسەر ڕاهبەری ئەو جنبشە کێ هاتووە بڵێ ئەوە کاکی گیان ڕاهبەری ئەو جنبشە بە بۆرژوازی بێ مەرحەلەی ئینقلاب مەسەلەن دموکراتیکە ئیمکانی ئەوەی کاری سوسیالیستی و ئیقدامی سوسیالیستی و حکوومەتی کرێکاری و چی ئەوانە نییە ملاحەزاتێک انتخاباتێک کراوە کە تاریخی هەیە لەو تەشکیلاتەدا هەمووی ئەوانە وتراوە ملاحەزای هەیە خەڵک ئێستا لەسەر کومیتەی مەرکەزی کۆمەڵە لەسەر کارکردیەتی لەو کۆنگرێدا دەیڵێ من بۆ دەبێ فۆری بەوە گرایش دروستکەم بۆ ئەوەی کە دەمی خەڵکی پێبەسم بۆ یەکانی اختلاف تەبیعیە ومن قەتیش ئەوەم نەوتووە کە بڵێم ئەو اختلافاتانە سیاسینی بەڵام تومە ئەو سەفبەندیە ناسیاسیە ئەو سەفبەندیە کە تۆ بێنیت مخالفەکەی خۆت پێی بە شتێک ناوزە دیکەی تۆ منشویکی من بلشویکم من کۆمۆنیستم تۆ ناسیۆنالیست دەبێ قبوڵیشی بکەی هاتیشیتە سەف ئاراییەکە دروست کردووە ڕیزبەندیەکت پێکهێناوە کە هاتیشیتە کۆنگرە چونکە من کۆمۆنیستم و خۆم وتومە من کۆمۆنیستم و بە تۆیشم وتووە ناسیۆنالیستی هەردووکمان دەبێت قبوڵی بکەین دەبێت ڕئیشم پێ بدەین ئشکالەکە لێرەدا دروست دەبێت یعنی لەو نەوە عەقڵیەتە بۆ اختلاف دروست دەبێت ئەینە ئەو جامعە پڕە لە اختلاف گرایشان لەو جامعەدا هەیە تەبیعی ئەوانە تەسیری شکاتە ناو حیزبێکی سیاسی لەناو حیزبێکی سیاسیشە کە پای بەو جەمع قسەم لە مەحفەلێک نییە دانیشتووە لە دەرەوە خەریکە فەرمان سادرەکات و ڕۆژێ 50 دانە ئیتلاعیە دەدات و بکنید و نەکونید و باید و شاید و ئەوە کەس گوێ لێشل ناکە هەر بۆ یەکانیشە زۆر لەو ئەحزاب و حیزبانە انشعابش دەکەن تەسیری نییە اختلافیشیان دەبێت تەسیری نییە بەڵام کۆمەڵە جەریانێکی اجتماعیە ئەوەی کە بوو بە باوەڕی من ئەو دەورەیە لە اختلافاتە ئێمە لە سنەتەکانی کۆمەڵە لاماندا هەر لە کۆنگرەی دوی کۆمەڵەوە هەر لە کۆنگرەی ئەوەڵیشیەوە
کە بە هەموو انتقاداتێکیش کە پێی واردە بەو شرایەتی کە کۆمەڵە لەو سەردەمەدا تێیدا بووە بە هەمووی ئەوانەوە ئەو سنەتانی کە ئەم دەورە کرا فقط من دەتوانم بڵم لە دەورانی کۆمونیزمی کرێکاریە قابلی مقایسە لە هیچ دەورێکی ترە قابلی مقایسە نییە ئەو سنەتە وای کرد حزبی تەکبوونی وای کرد ئەین اختلافی سیاسی هیچ ناممکن نیە ئێستش من و تۆ بێکەوە اختلافمان بێ لەگەڵ ڕفێقێکی پەنادەستمان لەسەر شتێک اختلاف کاکە فقط مردووی قەبرەکان بێکەوە اختلافیان نیە چونکە زیندوونین بیر ناکەنەوە ئینسانهای زیندوو بیر دەکەنەوە ئەمن دەچم متالعە دەکەم شتێکی تازە دەبین تۆچی متالعە دەکەی کتێبێکی تر نووسراوەیەک فلان فیسار کۆڵە فشاری ئیجتماعی گرایشاتی تر هەیە بۆ تۆ قابل ئێمە لەوانە بە دووربی دەبوویەکانێ من اختلافاتانە بەو شکڵە سیاسی کە ئەوان تعریفیان کرد سیاسی نەبوو وەقەتیشەوە من قبول ناکەم بەڵام کێشەمان بوو کێشە بوو لەسەر تێبینیمان لەسەر ئەوزاع و ئەحواڵیش بگرە لەسەر شتایەکە اختلاف بوو بێ لەسەر ئەو منتەقەیە کارکردن مانەوە نەمانەوە لەسەر ئەوانە کێشە بووە لەناو ئێمەدا بەڵام بۆ ئەو دەرەجە لە قوڵبوونەوە و ئەو نەوع ئیستنباطکردنی نەدەبوو و بە نظری من مشکلە اختلافەکان نەبوو مشکلە هدایەتی اختلافە کمیتەی ئیجرایی کە مەسئولی هدایەتی ئەو تەشکیلاتە بوو خراپی هدایەت کردووە بە بنبەستی گەیان ینی بحرانی بە بحران دروست دەکرد جوابی بحرانی دەدا و بحرانێکی کەی سازە کرد و نەهایەتەن وەزی ئەو تەشکیلاتی بێرەگەیان زۆر باشە کاک حەسەن پێم خۆشە بزانم گرنگی خودی ئەم کۆنگرەیە بۆ خودی کۆمەڵە چییە؟ من پێم وابێ گرنگە بەو لە حەزەوە کەوتم باسی ئەو ئەوزا حواڵی تێدا بدرێتەوە لەباری سیاسیەوە لەباری اجتماعیەوە لەباری مبارزاتی و تەوەقعاتێک لەو جامعە مەترحەکە کۆمەڵە جریانێکی اجتماعی خۆشناوە کۆمەڵە ڕەهبەری ئەو جنبشە بووە ڕەهبەری بەشی سوسیالیست و ئازادی خواز و ڕادیکاڵی ئەو جنبشە بووە ئەو جنبشەی هێناوە لە ئەوەی کە پێی دەڵێن تند پیچ های تاریخی ئێوە تمەشا بکەن هەر لە ڕووداوەکانی نەورۆزی خوێناویەوە هەر لە کۆچی مەریوانەوە هەر لە دروستکردنی جەمعیەتەکانەوە هەر لە فەرمانی جیهادی خومینی و فەرمانی خەڵقی کورد دەربوتەی ئازمایشی کۆمەڵەوە لە دەستبردن بۆ چەکەوە لە تەسلیم نەبوونەوە لە بەشداری لە مزاکرەوە هەمووی ئەمانە تونپیچای سیاسی بووە کە لە ژیانی کۆمەڵای هاتووەتە پێشەوە لە ئینشعاب و جیابوونەوەکان کە لە ناویدا ڕوویداوە لە پاراستنی خەتێکی سۆسیالیستی و کۆمۆنیستی کە کۆمەڵە پێی متعهد بوو و پێی متعهدە لەسەر هەمووی ئەمانە پێویست بەوەی کە ئێمە لە کۆنگرەیەکە جارێکی دیکە چاو لەو تاریخیش بکەینەوە چاو لەو مێژوێش بکەینەوە و تەعهودی خۆمان ڕابگەێنین بەو کار و ئەرکانی کە لەسەر شانمانەوە لە ڕابردووشە تاکوونی ئێستا هێناومانە کۆنگرە بۆەوە دەگیرێ بۆ شتێکی دراماتیک بۆ معنایە لە کۆنگرە ئێمەدا ڕوونادا و بەتایبەت لەسەر ئەو بەشێشی کەوتم بە نەزەری من ئەو کۆنگرە دەبێت فەرهەنگی ئینشعاب کوێر کاتەوە پرسیارەکەم ئەوەیە خۆتان چاوەڕوانیتان لەم کۆنگرەی چییە؟ چاوەڕوانی من ئەوەیە سنەتێک جێبخەین کە لەو سنەتەدا ئینسانەکان ئازاد بن قسە بکەن ئیزم بە یەکەوە نەنین بەرچەسب لە یەکتری نەدرێ ئەوە ئەقلیەتی مەسهەبیە ئەوە دوگمە ئەوە یەک دوگمی مەسهەبیە کە من دروست یەکەم بۆ تۆ دەبێ وەکو من بیرکەیتەوە کاکە وەکو تۆ بیر ناکەمەوە آخر جۆرێکی کە بیرەکەمەوە ئێمە بەرنامەمان هەیە ئەساسنامەمان هەیە استراتیژی و جەریانەمان هەیە ئەوانە نووسراوە مەکتوبە ممکنێت کەس بووە لە ناو ئێمەدا وەختی خۆی وتێت من باوەڕ مەخەباتی چەکداری نییە ئێمە لێکۆڵینەوەمان لێ نەکردکات نهایەتەن خۆی وتی کاکە وەڵا نگابانیشی دە زۆر ئینسانی چاکیش بوو چەندین مەورد لەوانەمان بووە کەس بووە لەسەر مەسئلەی ملی و توێتی مەسئلەی ملی دەوری نەماوە نییە ئەسەن نەماوە داوت کران وەختی خۆی بۆ کۆنگرەی حیزبی کۆمۆنیست کە لە دەروەی وڵات دەگیرە داوت کراوەتی هاوڕە قسەکانتان بکەن ینی مێژوویکی ئاوا هەیە لەو تەشکیلاتەدا کەس هەیە لەسەر مەسائلی دیکەی کێشەی مەسەلەن شورا و سندیکا و چیچی وانە بووە وی تەوەقعی من ئەوەیە کە ئەو کۆنگرەیە لە عنوانی مەرجعی باڵای ئەو تەشکیلاتیە زۆر شت کە لە بار چوو لەو بینەدا زۆر شت کە لە گرێژەنە چوانە بخاتەوە جێگای خۆی ئارامشێکیش کە شایستەی ئەو تەشکیلاتەیە لە بەحس و جەدەل و لەوەدا ئەوانە و ئارامشە بدا بە عەزای و حیزبە حقی خۆتانە ساری نەزەرکەن حقی خۆتانە ڕەخنە بگرن حقی خۆتانە ئەو کۆنگرەیە مانگر پێتان وا بوو مەسەلەن فڵانە داوای کۆنگرەی فەقولعادە بکەن بیگرن مۆزەفی ئێمە فەراخۆ ئەخۆ نابێت تۆ بی بە دیکتاتۆر بەسەرسەری ئەو خەڵکەوە چەندانە نامە و بەزم و ڕزم و تۆمار و ئەوەت بۆ بێت و بەڵام جوابی هیچی نەدەیتەوە چونکە ئێمە 75 جار کار بۆ تاریخی نیە چەنێ واقعیانە 75% کمیتەی مەرکەزیم کمیتەی مەرکەزی کاکە دەورت تەواو بووە بەسەر چووی ئێکسپایر بووی دەی بۆ بە هەڵدەبەزیتەوە بات پێ دەڵێن ئەو واقعیەتە بۆ ئێمە ژوای ئەمە دەورمان بەسەر چووە
ئێمەش لەباری تاریخی و کمیتەی مرکزی کۆمەڵیش ئەکسپایر بووە. هەر حزبێک کە تۆ ئەساسنامە و تێتی 2 ساڵ کە 2 ساڵەکەت گوزارە دەبێت کۆنگرەکەت بگری خۆت خەمارەزی خەزاوت. بۆیە بە باوەڕی من ئینتزاری من ئەوەیە کە ئەم کۆنگرە شێوەهایەکی ئەوڕۆیی شێوەهایەکی بە باوەڕی من مارکسیستی لە مبارزەدا لە مبارزەی سیاسیدا نیگەرانی دروست نەکردن ڕەوانەوەی نیگەرانی لەسەر بەحسی سیاسی ئینسانەکان ئازاد بن. ئەگەر کەسێک باوەڕی بە مارکسە مارکس دەڵێت تەردید ئەو پرسیاری کچەکەیەتی مەزموعی پرسیاری لێ دەکا قارەمانەکەت کێ بوو ئیسپارتاکوس بوو بەچی دەبێ ئینکە دەڵێت تەردیدێکی لەو شتانەیە کە دەبێ هەمیشە دایم من ئەگەر من مارکسیزم پێ تەردیدە تەردید لە چی تەردید لە هەموو شتێکی ئەو دنیای ناعادڵانە و نابەرابەرەی کە هەیەی هون دەزانم ێستا سبحینی هەر لەو برادرانی کە لە کەلیمە دەگەڕێن هەر لە ناو چەپی ئێرانیش ئەوە تەردیدیان لە کۆمونیزم نابن کۆمونیستم مارکسیستم باوەڕیشم بە انقلابی کاریگەری و سوسیالیستی هەیە بەڵام بە هەر شتێکە غەیرە علمی بێ باوەڕم نییە علم ینی ئیسباتی حقیقت دەبێت تەردید کێ تاکوونێ علم ثابت یەکای تر خۆ تۆ مەسەبی نیت بڵێ لە قورعانە هاتووە خۆ مەسەبی نی بڵێ کۆرۆنا دەستکردە هیچ نییە بچن زمان بێنن بە مەرقەدی ئیمام ڕەزادا چاک دەبنەوە لە دەوروبەری حەزرەتی مەعسوومە هەڵخولێن چاک دەبنەوە ملیۆنان خەڵکیان لە ئێرانە بەوانە ئالوو دەکرد ساڵێکە پزیشکی کاری کرد علم هات تەردیدی دروست کرد وتیان ئەوانە مەکەن خەڵکینە فڵانکەن تاکوونی واکسینەکەی دۆزیەوەی تر وی بەو لە حازە و بە نەزەری من دەبێت مەجال ببێت و هەیە لە ناو ئێمەدا ئەگەر کەسی قسەیەکی کرد فەوری بەرچەسبێک و ناونیشانێک و ئەوە نەکەین و دوای ئەوە بیر و باوەڕ بە گەشە بکە مارکسیزم ینی ئەوە کۆمونیزم ئەگەر ئەوەی لێ بکەیتەوە بۆ من ئەرزشی نییە ینی خەباتێکی ڕۆژانەی کە کریکار خەریکردی بۆی بۆ لە حازەوە من ئەو انتزارەتە هەیە و پێشم وا بێ و کۆنگرە جوابی دەدات باشە کاک حەسەن بۆ خۆشتان ئاگادارن لەم چەند ڕۆژانی ڕابردوودا لە هێندێک سایت و تۆڕە کۆمەڵایەتیەکان فەزایەکی زۆر ناخۆش تۆهمەت و بوختانێکی زۆر لێدرا لە دژی کۆمەڵە و تایبەت لە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە و لەسەر نامەی کە دەبیرخانەی کۆمەڵە دەریکردبوو ساز بووە پێم خۆشە بزانم ئەو هەراو هەنگەمەیە لە چی بوو ئێوە چۆنی دەبینن ئەم شتانە ئەوەڵەن تاو جێگای کە بۆ نامە دەگەڕێتەوە ئەوە نامەیەکی داخلیە مەسئولێکی تەشکیلاتی ئێمە بەرپرسی دەبیرخانە کاکجەماڵی بزورکرد بۆ ڕفێقەکانی خۆی نردووە و تەشکیلاتی نردووە و ئەوی لەسەر چیۆ لەسەر نیگەرانیەکەوە کە لە توولی چەند ڕۆژی ڕابردوودا جەمعێک لەو ڕفێقانەی کە بە کمیتەی ئیجرایی لەم کێشانەدا ناسراون تەرەفدارانی کمیتەی ئیجرایی بەو جەمعەوە ناسراون بەبێ هیچ هەماهەنگیەک بەبێ هیچ بەبێ دەنگی سعاتی 11 شەو لە ڕێگای کەسێکیان لێرەوە عزوێکی تری کمیتەی ئیجرایی بە واحدی ئامادەکە دەڵێ ماشێن سازکەن و بچن بۆ فرودگا ئەویش ئەڵێدا خۆ کاری من نییە تۆ دەبێت ئەوە لە کاری ئێمەدا دەبیرخانێت دەبێت بوان بڵێ دەڵێ نایەوە 2 ماشێن سازکەن و بچین بۆ فرودگا و ئەوش دێت بە کاکجەماڵ دەڵێ ئەوش دەڵام ناگەداری هیچ نیم قەرارە مەجموعی ڕفێقمان بۆ کۆنگرە بێنەوە بەڵام هەفتەی داهاتوو یا 2 هەفتە ئەولاتر یا ئەوانە بەڵام ئێستا و بەوشەوە کەسیی بە ئێمە نەوتووە ئەو ڕفێقە بانگەکە و بەرحەڵ ئەو چ بەرخۆردێکە کاتوانە لەوە بگەڕێ دوایش دەڵێ خکاکە ناوەکانیە نە ناو دەدا نە فڵان دەکات نە هیچ بلاخرە ماشێن بنێرن و ئەوژڵی خەر هەماهەنگ نەکراوە ئەو سابقەی نیە لەو تەشکیلاتەدا تایسەکانی ئێمە زۆر جاری ڕفێقمان هەیە هاتوتە سلێمانی ڕفێقمان بوو ناتوونە تا هەولێر ماشێن چوە بە شوێنە زۆر تەبیعی بووە دەی دوایی بەرحەڵ ئەوە لەسەر ئەوە کە هاتنەوە ناو خودی ئۆردوگا کێشەیەک دروست بوو ماشێنیش نێردرا بەڵام نە تەعدادی ود نە ناوی ود نە هیچی ود وتانەوە ماشێنێک و بێنەوە دەی هاتوونەتە ئێرە بەیانیەکەی عالەمەکە بە معنای هەمومان بەو کارە شۆکە بووین وەرفێقەکان لێرە نیگەران بوون لە ئەوە چنەوە کارێکە و بەتابێت لە سەروبەندی کۆنگرەیە و بەبێ هەمانگی و خۆشیان ئەو ڕفێقانە جزئی ئەوانە نەبوون کە لە کۆنگرەیە بەشداری بکەن بە دەلیلی عملێکی تەشکیلات شوێنانەی کە کردیان کمیتەی مرکزی کۆمەڵە بڕیاریدا کە ئەوان ناتوان و ئێستش کە هاتوونەتەوە و تەبعا ناتوان لە کۆنگرەی کۆمەڵەدا بەشداری بکەن بنابەرین ئەوە نیگەرانی دروست کرد فەوری بڵاو بووە جەماعەتێک هاتوونەتەوە ماجێرا چییە تەلەفۆن ئەملا ئەولا هیچ مەرجێ بە خەڵکان و خۆ هەموو تەوزیحانە دەدرا دەی ڕفێقی مەسئولی دەبیرخانەی ئێمە بڕیاری داوە نامەیەک بنووسێ بۆ ڕفەقای تەشکیلاتی نامەیەکی ناوخۆیی بۆ عەزای ئەو حیزبە نووسراوە کە شتێکی ئاوا بووە فڵان بۆ چی بووە نیگەران مەبن و لە عینی حاڵیشە بۆ ڕفێقانە هاتوونەتەوە ماجێرا ئاوایە و ئەوانە تەوزیح داوە ئەم نامەیە تبقی معمول کە دەبێت نامەیەکی ناوخۆی بێ بلا فاصلە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە و بوو بە بەهانەیەک بۆ کەسانێک کە
توانم بڵێم لە ئەکسەری ئەوانەی کە لەسەر ئەم مەسئلەیە بەنووسین بە قسەکردن بەملا بەولا سەر بە جەریاناتی کۆمونیزمی کرێکاری مزافەن ئەوەی کە سێ باڵی ڕسمی کۆمونیزمی کرێکاری جیا لە حەواشیەکانیان ئیتلاعی ڕسمیان داوە ئیتلاعی ڕسمیان داوە هەڕەشە و گڕەشەی تێدایە تەنانەت لایەنی حکمەتی دوو بەشن بە حکمەتی خەتی ڕسمیەکەیان نا ئیتلاعەکەیان هێورتریشە تەنانەت خۆیان نسبەت بە ئێمە تونترن بەڵام ئیتلاعەکەی ئەوان بە زمانێکی سیاسی تر نووسراوە ئەو جەماعەتەی تریان کار حکمەتیستن و ڕەحمانی حسەین زادەوانە مەسئولیانە ڕاهنمود دەدا بە پێشمەرگە جواب مەدەنەوە فڵان مەکەن چی مەکەن بێگانەیە ئەو ئەدەبیاتە لە مناسباتی بینی ئەحزابی سیاسیدا و بێجگە لەوەم پێم خۆشە بڵێم ئەو تۆهمەتانەی کە ئەوان لە ئێمەی دەدەن پیان وایە تاریخ لە بیر کراوەتەوە پیان وایە دووچاری فەرامۆشکاری بووین ئتفاقەن ئەوەی کە ئەوان دەیڵێن دەقا و دەق لە دەورانی حزوری ئەوان لە سەردەمی ئینشعابی ساڵی 92 کا ڕوویدا لە دەورانی ئینشعابی ئەوان نابوو کە زمان بڕین دروست بوو لە سەردەمی اختلافاتی ئەواندا بوو کە کومیتە مەرکەزیەکی مەشروع لە پلۆنۆمێکی کە من زۆر جاروتومە بەلای منەوە لەکەیکی ڕەشە لە داوێنی و حیزبەدا ماوەتەوە بەناوی پلۆنۆمی شانزە وەک ئاغا بکێش باڵای مجاهدینیان بەسەر ڕفیقەکانی خۆیان هێنا و ناچار بە ئیستعفایان کردن ئەوە تاریخدانە 15 نەفەر لە باشترین کادرەکان مەسەلەن بۆ نمونە کەسێکی وەک کاک عەبدوڵای بابانی تێدا بوو کە تەواوی سەروەت و سامان و ئیمکاناتی زیندگی خۆیان اختیاری و تشکیلاتە فقط بە بەهانەی اختلافی سیاسی لەو تشکیلاتە 15 نەفەر لە کادرەکانی و تشکیلاتیان دەرکرد تەواوی مەسئولین تشکیلاتی لە مەسئولیت لابران لەو تشکیلاتەدا فەزایەکیان دروست کرد لە دۆڵی بۆتێ ڕفیقی پێشمەرگەی ئێمە خۆدکوشی کرد تێدا عزوی حیزبیان کرد زیندانیان کرد تەرح و پیلانیاندانە بۆ ڕادوێی کۆمەڵە کە تەسخیری بکەن دواتر خوانەوانیان ئفشا کرد کۆمونیزمی کرێکاری ئەو جەرەیانە نییە ئەمڕۆکە بێڕانمود بە ئێمە بدە ئەوانە نین بێ بڵێن نگەرانین بۆنی کاکە بۆنی بارود لە ئێوە هات ئێوە ئەوانەتان کردەوە تاریخی ئێوە و تاریخە گەر شەرمەزاریەکەی ئاو تاریخەیە ئەوان ئەوەیان کرد ئەوانە ناتوان ئەمڕۆکە بێن دڵسۆزی بۆ کۆمەڵە بکەن ئەوانە کە ئەمڕۆکە متەئەسفانە زۆر متەئەسفانە بۆ ڕفیقانی تری ئێمە کە مەجالەدەن ئەوانە دەخاڵەت بکەن ئەوانە ئەو پرۆژەی 30 ساڵەوە پێشی خۆیان کە نەچووە پێش پیان وای ئێستا بەدەستی کومیتە ئیجرایی و حیزبە دەچێتە پێشەوە بنابەرین ئەو فەزایی کە دروستیان کردووە لە دنیای مجازیدایە زۆرتر ئەو فەزایە غیرە واقعیە هیچ خەتەرێک لە ئوردوگای کۆمەڵەتدا بۆ هیچ کەسێک نییە هیچ کەسێک بە هیچ کەسی قامکی لێش کەسێک بەرزۆ نەکردو هیچ کەس پڵتۆشی وە نایشتوانن ئەوە بکەن ئارامش هەیە ئەو فێقانەش هاتوونەتەوە خەریکی کاروبار و ئوموراتی خۆیانن خەریکی جەلەساتی خۆیانن هاتوچۆشەکەن کەس بە کەسی نەوتۆ بۆ کوێ دێت و دەڕۆیت هەر ئەو واحدی ئامادەی کە حفاظت لە ئێمە دەکا هەر ئەو واحدی ئامادە حفاظت لەوانەکە هەرو سرویسەی کە ئێمە نانی لێ خۆین ئەوانیش نانی لێ خۆن هەرو ئیمکاناتی کە لە اختیاری ئێمەدا لە اختیاری ئەوانیشدایە عەلا ڕەغمی ئەوەی کاوان دەڵێن ئێمە حیزبێکی دیکەین ئێمە حیزبێکی کەین جەریانێکی کەین وی ئەو فەزایەکی مەسمومە خەڵکی کوردستان هەق وایە ئەو تاریخیان وەبیر بێننەوە فعالینی سیاسی پێیان بڵێن کاچی خۆم ئەوە تاریخی ئێوەیە ئێوە ناتوانێت سەکانێ بێن بە بەهانەی کێشەیە کە لەناو ئێمەدا ئێوە دڵسۆز نین ئێوە نیشانتاندا کە سەمیمینین ئەوە چه مبارزەیەکی سیاسیە بۆ لەناو خۆتان چیتان بە خۆتان نەکرد ئەگەر هەر خۆیان من دەڵێم ئەگەر لەناو خۆیانە ئۆردوگایان ببوایە من نیروی مسلح بوایەتن ئەو زمانەی کە لە عەلەیهی یەکتری بەکاریان برد ئەوە زمانی شەڕ بوو بە یەکتریان وت حیزبی توودە هەموو کەس پێمان دەوتن خائین تۆ بەڕفیقەکەی پەنادەستت بڵێ خائین چۆن بەیانی بەرخوردی پێکەی ئێمە لەناو ئێمەدا کەس ئەوەی بە کەس نەوت یەک نەفەر وتی لە عزوی کومیتە مەرکەزی حیزبی کۆمونیستی ئێرانە بەرخوردی پێکرا تۆ ئەوەت بە یەکتریتانوت ئێوە بە یەکتریتانوت حەجاریانی ئێوە بە یەکتریتانوت جنبشی سەوزی ئێوە هیچ شتێک نەماخۆ بە یەکتری ناڵێن و نەیکەن ئێمە هاتی نوتمان ئارام بن نەڕەهنمودماندا بە ئەندامانتان وا بکەن ئەو لاکەن فڵان بکەن تەلەفۆنمان بۆ ئەو کەسێکە لەگەڵ کەسێک ڕفیق وای ئەوەیە کرد ئەو فەزاسازی ئەمانە کردویانە و ئەوە هیچ شتێک نییە بەغەیر ئەز ئەوەی کە وتویانە بابەجان تا کۆمەڵە لە کوردستانە بێ ئێمە گەشە ناکەین گەشەی کۆمونیزمی کرێکاری لە کوردستانە لە حەزبی کۆمەڵەیە ئەو توانە ئەو لە نامەی دانێ لە سەرکردەکانیانە وەختی خۆی کە دەنووسێ دەڵێت ئێمە دەبێت کۆمەڵە بە عنوانی مانع لابین ئێستا پیان وایە جیرگەیان دەستکەوتووە هەلێک هاتووەتە پێشەوە دەبێت ئەوە فرسە تەڵەبیە
ئەوە با خەڵکی کوردستان بە هەر تێکۆشەرێکی سیاسی بزانێ ئەوان فەزا ئالوودە ئەوان نائەمنی دروستەکەن وردوگای کۆمەڵە ئەمینە کۆمەڵە هەمیشە پشتیوانی هێزت چەپە ڕاستەقین و دڵسۆزەکان بووە هەمیشە مدافعیان بووە دەژمێنێتەوە ئەو ڕۆژانەش دەگوزەرێ ئەو فەزایە فەزایکی مەسمومە ئەوانە مەسمومیان کردووە ئەوە تاریخی خۆیانە کە من ئەرزم کە جا زۆر نمونێتر هەیە لەوانێ بێنێرە مەجای بە بەحسەکانمان نییە ئێوە متەمەدن بن وەکو دەوران ئێوە متەمەدن نەبوون ئێوە وەختێک کە ڕۆیشتن هیچ لە ئەموالی کۆمەڵەدا نەهێشت ئێوە متەمەدن خۆتان و خەڵەمەکانتان نڕۆیشتن ئێوە گاوسن و خەخاڵیەکانتان تەحویلی ئێمەدا ئێوە ئۆردوگایەک بۆ عەزیمیە هیچی تێدا نەما ئەوە متەمەدن نەبوون ئەگەر بمایەتنەوە لێرە هەموو شتێکتان دەکرد جا بۆ یەکانی لە هەر ئەو ساڵانش لە خۆیان ئەوانیان کرد وی ئەوان ئەو لایەنە صاحب سەڵاحیەتە نین خەڵکی تر هەن نیروهای چەپی تر هەن تەلەفونەکەن تەماسەگرن شخصیەتەکان تەماسەگرن تەوزیحیان بۆ دەدەی بەڵێ ئەوانە دڵسۆزی بەڵام ئەمانە هیچ دڵسۆزیی تیان نییە وتم ئەمان پیان وایە هەلێکیان دەستکەوتووە بەداخەوە زۆر بەداخەوە کمیتەی ئیجرایی ئەو حیزب ئەو هەلەیدا بەدەست ئەوانەوە جارێکی دیکە بێن و غەشی خۆیان و عقدەکانی خۆیان دەرحەق بە کۆمەڵە بڕێژن بۆ یەکانی من دەڵێم هیچ جیابوونەوە کە وەرفەقانە خۆیان بەراوتیانە جیابووینێتەوە جیابوونەوە بووە تەواو بووە ڕابگەین و ڕانەگەێنرێت تەواو بووە بەڵام بەوان مەربوود نییە ئەوان حیزبێکی دیکەن بچن خەریکی حیزبایەتەکەی خۆیان بن چن لە جێگایکی دیکە دۆڕاندویان ئێستا دەیانێ بەوە بەدەستی بێنەوە ممکن نییە ئەوە نابێنێ فەزای ئەوانە دروستیان کردووە و بەداخەوە ڕفێقەکانی ئێمەش نوعێک کۆدیان پێدەن نامەیەکی ڕفێقێکمان ئینتقادت هەیە دوو نامە من لەسەری دەنووسیەوە بۆ نامەکانی ئەوان دەینێرن بۆ ئێمە دانێک یەک دانە نامەمانی فشا کردووە تا ئێستا بۆ ئێفشا نابن قەت ئەوە ناکەین و جزئی پرەنسیپی تاریخی ئێمە وەکو کۆمەڵ و حیزبی کۆمۆنیست بۆ یەکانێ و فەزای ئەوەیە لە دنیای مەجازیە نیگەرانیانەگە دروستیش کردووە بە نەزەری من ئارامش لە ئوردوگای کۆمەڵای هەیە ئیدامەژی دەبێت ئەو فێقانەی هاتوونێتەوە لێرە بە شێوەیەکی نەپرسیاریان کردووە نە ئاگداریان سابقەی دەبێت لە تەشکیلاتی کۆمەڵە داشتیاوە ئەوە ئەو جەوەی داوە بەدەست ئەوانەوە بەڵام من خەڵکی کوردستان دڵنیاییان پێدەدەم کە کۆمەڵە هەر ئەو کۆمەڵی جارانە لە جێگای خۆیەتی وەجێ هیچ نیگەرانیەک نییەوە هیچ تێکی دایەتە پێشەوە لێرە زۆر باشە کاک حەسەن هەر ئەو شتانی کە باست کرد زۆر ڕاست بوو کە ئێمە بۆ خۆمان کە لێرەین بە چای خۆمان دیمانە بە تایبەت بەداخین بۆ ڕفێقانی کە لە بەشی ئیجراییدان کەم بە شەشیان وەکو قەبزە کردووەنەوەی کە لە بەشی سەراسەریەکەیدا فعالیەتێکیان بێت نەوەی کە لێشیان گەڕن کە حەدیقل کۆنگرە بە پێی ئەساسنامە بڕواتە پێش هەرو جۆری کە باست کرد بەڕاستی من نازانم بۆچی ئەم هاوکاریە بخۆیان دەزانن کەم لایەنی کۆمونیستکرێکاری تەواوی تەزعیفیان کۆمەڵەیە بەڵام بەداخەوە ئەگەڵ ڕفیقانش ئاوا دەکەن ئەنی ئەمە شەر بۆ خۆی جێی شەکوتر دیە کاک حەسەن با من لێرە پرسیارە بکەم دوایین کێشەکانی ناوخۆی حیزبی کۆمونیستیێران خۆشتان ئاگادارم بەگوێی هەموو کەس گەیشتووە پێم خۆشە بزانم کۆمەڵە لەم بابەتەوە بەرامبەر بەم هاوڕیانەی چی دەکات چی دەڵێت ئێمە لە ڕاشکاوە یەک دوو دانت دانیشتن کە لەگەڵ یان بۆ وتوانەوە ئینشعاب تەواو بووە قەتعی بووەتەوە ئێمە هاتوینێتەوە لێرە تەشکیلاتی خۆمان بەڕێوەبەرین تەشکیلاتی خۆمان دروستەکەین ئێمەش تومانە حەقی خۆتانە هیچ کێشەیەک لەو بابەتەوە نییە وەڵام بە قەولی معروف بە شێوەیەکی ڕفێقانە و هاوڕێیانە و ئەلئانیش عەلا ڕەغمی هەموو اختلافەکانمان ئێمە لەوان ئەندامی حیزبێکی جارەکانی فعلن دوای ئەوە ئەو ڕفێقانە بە خۆمان بە نزیکە زانی خۆشمان بوان بە نزیکە زانی پێشمان وا بە اختلافانە بۆ ئەوە نەدەبووای لێبێ ئێستش پێمان وایە ئەگەر ئەوان هێمەت بکەن کۆنگرەی حیزبی کۆمونیستی ئێران بگرن ڕێگا چارە بدۆزینەوە هیچ وینی ئەمە ساڵێکی پێ بچێ با دووبارە کۆنگرەی کۆمەڵە بگرینەوە و کاری دیکە بکەینەوەدا ینی ڕێگاکان لە نەزەر ئێمەوە بازە بەڵام ئەوان هەر دەرگایەکیان کردەوە دایان خست قوڵفێکی زۆر گەورەیاندا بەسەریدا هەموو دەرگاکانیان داخست ئەوە بۆ وایە نەکردایە ئێستای چی دەکەن ئەوان ناڵێن نیشعابمان کردووە زۆر چاکە خۆب دەبێت لەسەر حیزبێکی تازە خۆ حساب بکەیت بەعنوانی جەریانێکی تازی کێشەشمان ئێستا ئێمە مەسەلەن ناو ئەوە ئێمە کۆمەڵین و ئێوە نین و ئێمە حیزبی کۆمونیستی ئێوە نین و ئەوانەیەش نییە هەر ناوی لە خۆتە نێ مبارەکرد بێ و ناوشت بەسەرەوە بێ ئەوە دوایی خۆمە لەگەڵ ئەو برادرانەی دیکە جیا و ناوی کۆمەڵەشیان لەسەر بوو ناوی قەدیمیشیان بەکارهێنا پیشی چوو زمانێکی برد بەڵام ئێستا جامعە بۆی معلوم بۆتەوەی تر کە ئێستا کۆمەڵەبوونی ئەوان چەندێکە کۆمەڵەبوونی ئەمەی چەندێکە کێشەیەک لەسەر ناو نییە ئەوەی بەو لە حازەوە بەڵام تۆ کە حیزبێکی ئەم ئەومان پێوتون وتمانە کە ئێوە حیزبی جیاوازن دەبێت لە شوێنێکی دیکەش خۆتان سازمان بدەن لە ناو ئەو ئۆردوگایدا کە یەک دەرگایی هەیە تەواوی ماڵەکانی لێک تەندراوە
ئیمکانی ئەوەی کە ئێوە دەڵێن هەمزیستی بە یەکەوە ممکن نییە بۆچی بۆی نەتانێژ ممکن بێ بۆچی ئەو زمانەی کە بەکارتان بر ئەو بە قەولی خۆتان ئفشاگەریانی کە کردتان ئەو کۆمونیزم و ناسیۆنالیزمی کە دروستان کرد ئەوە ناکرێت لە ئەو دیوی تۆبی ئەو دیویشی من بم بێ زەحمەت ئەم دۆڵەنا دۆڵێکی دیکە بڕۆ لەوێ ئیمکانش هاوکاریشتانەکەیت ئەوە یەک دوو وەختی خۆی ئەم ئۆردوگایە کە بە ناوی کۆمەڵەوە کراوە ئێمە لە دەوڵەتی عێراقمان وەرگرتووە لەگەڵ دەوڵەتی عێراق واردی مزاکرە بووین بە ناوی کۆمەڵەوە ئەو ئۆردوگایان پێداوین دەوڵەتی عێراق لەو منتەقە نەماوە بووە ساڵی 92 یەکێتی نیشتمانی بە شخصی مام جەلال هاتوێتە ئێرە من بۆ خۆم لەو کۆبوونەوەدا بووم شۆرای ئاواییەکە ئەنجومەنی پێدەڵێن لەگەڵ کەسێکا کە جەمالاغا کە یەکێ لە کەسانی ناو یەکێتی واتونەتە ئێرە مام جەلال خۆی تەوزیحی داوە ئەوە ئۆردوگای کۆمەڵی تا ڕۆژێک کە کۆمەڵەت هەیەتی دراوە بە کۆمەڵە شخصەنیش ناوی کاکسەید برایمی هێناوە لەو دانیشتنێژدا ئێستا ئێوە کە دەتانەوێت ئۆردوگایەک دروست بکەن بێز حوسین ئۆردوگای لە جگایشی بۆ خۆتان دروست بکەن ناکرێت لەو ناوەدا تۆ بە تایبەت لە سەردەمی جیابوونەوەیشدا کە کەسەکەن ڕفێق بوون ناڕەحەتن لە یەکتری لە ممکنە فڵان کێشە کەس لەگەڵ کەسێکی تر مەسئولێ لەگەڵ پێشمەرگەیە کاهینێکی بوو بێ هەرچەند خوان تعدادێکی وانین لێرە نازانم ئۆردوگایان دەبێ ناوێت چێکەنەوە ئەمری خۆیانە بەڵام تۆ ناتوانین لەسەر حەسابی ئێمە ئۆردوگا بکەیتەوە دەبێت بۆ خۆت بچی پیان وتراوە کاکە گیان چن واردی ڕابتە بن ئەوە یەکێتی نیشتمانی ئەو پارتی دموکرات ئەو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ یاندا بنیشتن ئێمەش ئەگەر هاوکاریە بکەین درێغی ناکەین دێتن بەڵام لەسەر حەسابی ئێمەە ناڵێ من کۆمەڵم بەسەر چاوچۆ خۆت بەو کۆمەڵی کە هەیت و کۆمەڵەیەکی بە قەولی خۆتان دانی کرد لە ڕفێقانە و توێتی وڵای ماتوێنێتەوە لێرە کۆمونیزم تەبلیغی ئێمە چی تەبلیغەکەی و کۆمونیزم هەر لەو دۆڵەدا نییە هەوری کۆمونیزم لێرە نابارێ لە وڵاتەوە ناسیۆنالیزم ببارێ بێزمە چۆ لە جێگایشی دیکار ئەو کاری خۆت بکەیتر وەکانی ئەوانیان پێوتراوە من لەسەر حسابی خۆتان دەبێت تشکیلات دروستکەن ڕەهبەریەکەت بناسیێنە تشکیلاتت بناسیێن هەر چیە دەیکەی بەڵام لێرە وەختی خۆی مەسەرەن ئێمە ئۆردوگایەک دراوە بە کاک عەبدوڵڵا و کاک عومەروانە کە ئینشعابی 2000 ڕوویدا دوو ئۆردوگای جیاواز بووین زەرگوێز و زەرگوێزەڵە بە دریایەکان نەدەڕۆیشتین نگابانەکانمان لەگەڵ یەکتری نەبوو ئەوان کە تێکەڵ بوون ئەوە چ ڕووداوایکی ناخۆش لە ناویاندا قەومە حزبی دموکراتەکان کاملەن جیاوازن لەگەڵ یەکتری ئێمە جێگایکی ترمان نییە لێرە و ئەو خاکە خاکی ئێمە نیە مەڵکی ئێمە نییە کە بین لەگەڵ ئێوە بەشیکەن من دڵنیاتەکەم لەوەی کە ئەوان ئەکسێدت وایەتن لە ئۆردوگا ئێمە دەڕۆیشتی دەچوین حزبێکی ترمان هەر بەو ناوە بار ناوێکەوە ڕامان دەگەیان ئەسا مەسەلە ناو نییە گۆڕان لە یەکێتی نیشتمانی جیابووەوە لە ئەوەڵین جیابوونەوەیانە خۆ کەسایەتی وەکو مام جەلال و ئەو هەموو کەسایەتی تری ناوی یەکێتی نیشتمانی مابوون وەختێک کە انتخاباتیان کرد ڕێی ئەوان زۆرتر بوو لەوە ناویشیان گۆڕان بوو ناوی یەکێتی نیشتمانی نەبوو کۆمونیزمی کرێکاری بەو هەموو خراپەیشەوە کە من ئێستا عەرزم کردن کە لە ئێمە جیابوون و ناوی خۆیان نەنا حزبی کۆمونیستی ئێران ناوی خۆیان نە حزبی کۆمونیستی کاریگەری لە هەموو شتێکمانە جیاواز بووین لە یەکتری بۆ کەسی سەر لێ شێوایی دروست نەبوو جا ئێستا ئەوەش دەکەی بۆ خۆت دەزانی بەڵام لەسەر حسابی خۆت بیکە دیپلۆماسی دروست بکە ڕابطە دروست بکە هێزی پێشمەرگە دروست بکە ئامۆژگا سەر چاوم بەڵام لێرە ناتوانانی بیکەی لێرە ممکن نییە بە پاڵیەکۆ لە ماڵەکانە لە پەنای یەکابێت و ئەوە مشکلات و کۆڵێک جێرە و کێشە دروستەکان لە ڕۆهابتمان و لە کاروە ئەگەر تانوێت دۆست بین ئەگەر تانوێت ڕفێق بین هاوڕێ بین ممکنە لە داهاتوە هەر لەو فەزایەدا کاکە ئەمیرجان تۆ چۆ مەسەلەن لای ڕەوان پزیشکێکە چی لای دادگایەکە چی دوو نەفەر وەک هاوسەر خەریکن لە یەک جیا بنەوە کێشەیان هەیە تەوسیان پێکەن دەڵێ ئەگەر یەکیش ببنەوە 6 مانگ جیا بن و لێ فاصلە بگرن کاکە گیان شارەکەت بگۆڕێتەوە چۆ بۆ شارێکی دیکە تەلەفۆن لەگەڵ یەکتری مەکەن ئەخر تۆ ناکرێت لێرە بیت و ڕۆژ تاوەرە ئەو زمانە دەوەندە خۆش بێ لەگەڵم بژ لێ بەیەک شێوە لە ئوردوگای کابین و بەیەکەوە دانیشی ئەخر ممکن نییە ئەوە وی بەو لە حەزی شوێمە ڕاهنماییمان کردوون بەڕاستی وتمانە ئەوە ڕێگاکەیەتی ئەوە شێوەکەیەتی ناکرێت و ڕۆژ تا ئێوارە لێرەشتی تر بڵێت توشتی تر بکەیت و لێرەشبی بەڵام لە ئوردوگاکەی ئوردوگایك بۆ خۆت دانی مزافن من ئەوە مەقڕی شار ئەوەی کە ئەوە شار خەتەرە و دەیان کوژن و دەیان برن و لە پەنای مەقەڕەکەی سولێمانی ئێمەدا ماڵێکی ترمان هەیە کە ماڵی کۆمەڵەیە و توانە فەرموچنە ئەوێ لە ئاشپەسخانەکەی ئەوێ غەزا وەربگرنەکە خۆتان غەزا دروست ناکەن غەزاشتان بۆ دروستەکەین نگابانیتان بۆ ئەدەین ئاگامان لێتانە بێ ئەمنیێتانە پارێ ئەی ئەمنیەتی ئێمە چۆنە پارێزرێ لەو شارە ئەوە خۆ تەبلیغاتێکە کە لە دەرەوە هەروتم عینی کۆمونیزمی کرێکاری ئەمنیەتیان لە خەتەردایە بۆ ئەمنیەتیان لە خەتەردایە ئەرێ من لێرەم دەزانم جەمهوری ئیسلامی 400 کەسی تا ئێستا لە ئۆپۆزیسیۆن ترۆر کردووە دەبێ خۆم ئاگام لە خۆم بێتر نەکرێ گەر ئێمە وەلوێسپەنی هۆلوێ ترۆر کران بڵێم وڵا خەتای فڵان حزبی دیکە بوو خەتای ئیحمالی و کەم تەرخەمی خۆتە بۆیە بەو لە حازە و مەسەلەکە ئەوە نییە شوێن هەیە ڕجێگا هەیە ڕێگا هەیە ڕێگامان پیشان داون
ئەمنیەتیشیان پارێزراوە جا کە بووی بە حزبێکی تر ئەمنیەتی تۆ لە پای من نییە. ئێستا گەر ڕووداوێک بۆ جریانی کاک عەبدوڵڵا کاک عومەر دیموکراتەکان فڵان حزبی تر بێتە پێشەوە بۆ ئێمە بێتە پێشەوە کەس ئەوان بە مەسئول نازانێ خۆمان بە مەسئول زانێ کە تۆ بووی بە حزبێک مەسئولیەتی خۆت لە پای خۆتە چۆ ئەوانە بکە ئەوەش ڕێگاکەیەتی بنابەرین بە نسبەتی ئەوانیشەوە بەڵێ ئەوان بە زۆر بە شانازیەوە ئینشاءجار هەموو ئەمرازەکانی ئینشعابیان دروست کردووە ئەوان حزبێکی دیکەن حزبی دەرحزبیان دروست کردووە تەلەڤیزیۆنیان هەیە سایتیان هەیە کومیتەی ناوەیان هەیە ڕۆژانە تەلەفۆن بۆ ئەو بە سەدان حزب خامری خۆیانە من نیگەران نیم لەو بابەتەوە چونکە کاشێتی ئەو جامعەی کەوتیان قەزاوت بکە بە خۆشیەوە قەزاوەتی کردووە ئەحزابی سیاسی قەزاوتیان کردو تۆ تەیفی کۆمونیزمی کاریگەری لێ دەرکە بە حکومەتی و خەتی ڕسمی و بێخەتەکەیانەوە جان خەڵکی دیکە چەپی دیکە نیگەرانە لە وەزیەتە چون دەزانن کۆمەڵە سەنگەری ئێستا و داهاتووی جنبشی کۆمونیستی ئێرانە ئەبی هەموو کەسەوە بزانێ و دەژمێنێتەوە بە دڵنیاییەوە دەمێنێتەوە دەی باشە لەو وەزیەتەدا تەزعیفی ئەو حەجمەی دەستان پێ کردووە لەسەر ئەو جەرەیانە کە خۆتان ئاوە سابقەکەتانە دڵسۆزی بۆ ڕفێقانەی ئێمەیە بە دڵنیاییەوە ئەوە نییە خۆ هەر لە ئیتلاعیەکانیشیانە ئەلا ڕەغمی هەر شتێک ئەلا ڕەغمیەوە لێستەوە ڕێگانی شتە تۆ کە کاکە بەیانی ئەو هجوومە عەلەی ئێوەش دەست پێ دەکەن دەبوو ئەوان ئیتلاعیان داوتیان نەخێر ئەوە نییە بەڵام تۆ بە شێوەیە کوتم ئاو شێوەی هاتنەوەکەیان بۆ ئەوانە نەگەرانی دروست کردو ئەوەش بۆ داهاتویان ئێمە ڕێیمان ئەوەیە کە ئەوان بچن بۆ خۆیان واردی ڕابتە بن بەڵام لەسەر حسابی خۆیان هەر بچێ بڵێ کۆمەڵی بەڵام خۆ خەڵک دەزانێت کاکە ناوی ئەندامانی کومیتە مەرکەزی تۆ لە کۆنگرەی هەژدەی کۆمەڵەدا یەک ئەندامی کومیتە مەرکەزی لەگەڵ نییە ئەخر ئیدعایشت کرد هەردێنم ڕازعش دەکرێتەوە دەڵێن فڵان کەس و فیسار کەس و کومیتە ناوەندیەکەتان و خەیناکە کاک فڵان کەسەوە دەناسین و کادری کۆمەڵەن و کادری قەدیمیشن و خۆشناویشن و سەر چاویشمان بەڵام ئەی بینەکەتان چی لات بۆی ئەوە ئەمری خۆیانە ئەین شعابیان کردووە لە هەموو جێگایەکە سایتیان هەیە تەلەڤیزیۆنیان هەیە تەشکیلاتیان هەیە ڕسمێتی پێ بدەن من مشکلەیەکمان نییە هەتا لێرێژ بن لەو ئوردوگایش بن ئەمنیەتیان نانیان ئاویان وەکو هەمومان هیچ دابشکاریی تیان ناکرێت و ئەو شایعاتانش کە هەیە کە هەمووی زیادیە هەمووی ئەو تەبلیغاتە منفیەیە کە کردویان یەک کەلیمە لە نامەیەکە دەرکێشی کەوتوێتی مەسئولەتی لە پای ئێوەیە بەشە مەسئولەتی ئوردوگا بە ئێمە مەسئولەتی ئەوەش ئێمە دەیپارێزی ئەو خۆ حەشەشی لێ ناکەین لە ناو ئوردوگایدا بەڵام بۆ خۆت هەڵەسی دەچی دوو ڕۆژێک فێقێکیان دەچێت بۆ ناو شار ئەم لاو لە ئادەکە ئەو مەسئولەتی لە پای ئێمە نیە خۆ من نازانین کوێ بۆ چیەکە و چینەکە خۆشیان دەزانەوە جا بۆیەکان ڕێگاکەی ئەوەی ڕێگایکی تر نیە بەغێرە زۆر ڕاستە دەست خۆش بێ بۆ ڕوونکردنەوە چون بەڕاستی لە ناوەش ئەم خەڵک بخۆیان نیگەران بوون سپاس بە ڕوونکردنەوە جوانت قەولی بە خۆت دەڵێ ئەم قەزاوەتە دەبێت جامعە بیکات و بە دروستیش دەیکات کاک حەسەن من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان لە کۆتاییدا شتێک تا ئەگە ئاماژە پێ نەکردبێت بۆت مهمە مەسەڵەن شتێکی گرنگ وڵا فقط ئەوەندە بڵێم کە ئیتمینانێ بدەم بە خەڵکی کوردستان لێرە و لە ئوردوگای کۆمەڵە هەروەکو جاران خەڵک شەوانە چۆن سەرنگابانی چۆن ئەخەوتن چۆن ئیسراحەتیانە کرد چۆن ئەم لاولایانە کرد چۆن جەلەسات هەروەکو جاران وایە تێدا دەرفەقی شاتونەتەوە لێرە لە دووسێ ماڵا لە پەنای دەستمانان بەیەکی شۆ گەریەکتریمان بینی و چاک و خۆشی و مەرحەبایی بەڵام هەموو ئینشعابێکە لە هەر حیزبێکە ڕوو ئەدا پێی دەچێت تاکوونی برینێکە برین ئینشعاب برینە کەس براوە لە ئینشعابانیە هەموو کەس تێدا نابێ خۆی بەبراوە خۆی مەبراوە نازانی بەدوای ئەوەداگە برینەکان ساڕێژ بوون و ڕاوابتەکان چوون و جێگای یەکتری جا ئەو دەمەکەی مناسباتەکان خۆم لەگەڵ ڕەوتی سوسیالیستی هەراوا بوویتر لەگەڵ کاک عەبدوڵڵاوان هەروە بوو مەرحەلەیە گەشتوی کە قسە نەدەکرایتر بەڵام ئێستا ڕابتەمان هەیە لەگەڵ یەکتریە بەتایبێت لەگەڵ ڕفێقانەی ڕەوتە هاتوچووە هەیە دێن دەچین تەبادلی نەزەر دەکەین لەباری فکریەوە بەحث دەکرێت هەتا لەگەڵ ئەو جەریاناتی کۆمونیزمی کرێکاریش ئەگەر ئەو نەوع ڕەفتارە ناشایست و تەخریبگەرانەی لێ دەرکەی لە ڕەفتارەکانیانە خۆ بارهام لە دەرەوە ماڵی کەسیان چوو یەکتریمان بینیوە ئەم تۆ فەرمان دەدەی بە پێشمەرگە وامەکەن و وابکەن و لە تۆ چکارەی تۆ ئیجازە لە کێ ئیجازەی داوە بە تۆ بۆ خەڵک ئەوە بکات لەگەڵ حیزبەکەی خۆت پێت ناخپێت خۆشە ئەسێت لایەک بدەیت جوابی کاک فڵان کەس و کاک فیسار کەس و دەفتەری سیاسیەکەتان مەدەن و پێت خۆشەوە لەگەڵ بکەن هەموو کەسێک دەتوانێت ئەوە بکە بەڵام تێکدان ئاسانە دروستکردن سەختە کۆمەڵە هەمیشە لایەنی دروستکەر بووە لایەنی تێکدەر نەبووە ئەوە بۆ لای شۆڵەمە ئیتمینانە بدەین بە خەڵکی کوردستان کە هیچ نائارامیەک لێرە نییە لازم ناکە خۆیان دڵهۆڕە بکەن بنەماڵەیەکی زۆری گیانبەخت کردو و تێکۆشەرانی سیاسی زیندانیانی سیاسی کۆمەڵە هەر ئەو قەڵای جارانە ئێستش کێشەیەک دروست بووە هێوادارین ئەوەش بە ئارامی و بە سیحەی سەبر و بە ڕفاقەت و ئێمە ئەوەندە ڕفاقەت لە بینمانە هەیە ئەوەندە بەیەک و تاریخی مشترکمان هەیە کە ئیجازە بەو ویزە ویزانەش نادەین هەروندە زۆر سپاس کاک حەسەن بۆ بەشداری لەم بەرنامە تایبەت
بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا یەکەم ئەڵلقەی بەرنامەی تایبەت بە کۆنگرە بوو بە میوانداری کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس بۆی کە تا ئێستا ئێوەش لەگەڵمان بوون. هیوادارین کەم بەرنمەیەش جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویستیش بوو بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.